زۆرتر لەسەر سەردانەکەی وەزیری ئیطلاعاتی ئێران بۆ لای بارزانی پرسیار بکەم سەبارەت بۆی کە چی باس کراوە و بە دیاریکراوی باسی دۆخی سیاسی هەرێمی کوردستان کراوە؟ سەردانەکەی وەزیری ئیطلاعات ئێران بۆ هەرێمی کوردستان تەبعەن دوای سەردان لە بەغدا بوو و حتما لە مەسئلەیەکی ئێستا لە ناوچەکە مەسئلەیەکی گرینگە و تووشی مەشاکل بۆ مەسئلەی تیرور و تیرورستانە لە کوردستان و لە ناو عێراق. طبعا ئەم موضوع ئەم مەسئلە تەسیرەکە لەسەر حدود و سنوورەکانی ئێران و لە ناو ئێران ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر ئەم مەسئلە اشتراکات زۆرمان هەیە و ئەمنیەت مشترەکمان هەیە و طبعا نائەمنی لە کوردستان و عێراق تەسیرێکە لەسەر ئەمنیەتی ئیران. ئەم سەردانە زۆرتر لە بوارێ مەسئلەی تیرۆر و تیروریستان و تروریزم بوو. باشە لە کاتێکدا ئێوە پێشووتر داواتان کردووە بە پێی زانەرەکان دیارە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە بزوتنەوەی گۆڕان کە هەوڵ بن هەڵوێستەکانی خۆیان یەک بخەن. لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنێکی سیاسیان ئەنجام داوە. سەرنجتان لەسەر ئەو ڕێکەوتنە؟ ئەم موضوع ئەم مەسئلە طبعا بین یەکێتی وەکە حیزبێکی سەرەکیە لە کوردستان و لەگەڵ دوستانی بزودنەوەی گۆڕانە. ئەمە مەسئلەیەکی ناخۆی بین دوو حیزبە و زۆر تەسیر ناکرد لەسەر ئێران وەکو مەسەڵەن تەسیری سەلبی یا موضوعی تر. باشە بەڵام دەوترێت کە ئێران پێی خۆشە ئەم لێک نزیک بوونەوەیە ڕووی داوە، وایە؟ وەڵا ئێران حەزەکە هەموو حیزبەکانی کوردستان لەگەڵ یەک بن بە وەحدەت حیزبەکانی کوردی بۆ ئێمە وەکە کۆمار ئیسلامی ئێران تەسیرێکی زۆر زۆر باشە و طبعا تەسیر دەکات لەسەر ئەمنیەتی کوردستان و تأثیر دەکات لە ڕۆڵی سیاسی و موازنە و معادلاتی سیاسی لە عێراق و بەغدا.